ناڕەزایەتی دانیشتوانی گوندی کوڵکنیە لە قەزای خوورماڵ بۆ نەبوونی کارەبا بۆ ماوەیەک ڕێگەی سەرەکی قەزاکە و سلێمانیان داخست. دواتر هێز ئەمنیەکان بڵاویان پێکردن و شەقامەکەیان کردەوە. هاوڵاتیانی قەزاکەش دەڵێن ڕەوشی کارەبایان زۆر خراپە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی خزمەتگوزار نییە، حکوومەتێکە بۆ تەواوکردنی کارە نەچەوت و خراپەکانی ڕژەمەیەک لە دوایەکەکانی عێراق هاتووەتە بوون و ئەوان هاتوون دەستیان بەسەر ئەم جوگرافیە داگرتووە. هەوڵ ئەدەن گەورەترین و زۆرترین و بەهێزترین فشار لەسەر ئەم خەڵکە تاقیب بکەنەوە. بۆیە ئەگینا ئەگەر بۆ پێشتر کارەبا تۆزێ باش بووە، یعنی ناوی لێ بنێن باش بووە بە 2 سعات و بە 4 سعات و بە 5 سعات و بە 10 سعات بڵێن باشە، باش نەبوو ڕاستیەکەی. لە 91ەوە تا ئێستا ئەم حکوومەتە نەیتوانیوە بچووکترین خزمەتگوزاری بۆ هاوڵاتی دابین کات، چونکە هەدەفی نییە یام ئامانجی دابینکردنی خزمەتگوزاری بۆ هاوڵاتەکان نییە. نە بە خۆپیشان چارەسەرەکرێ، نە بە داواکردن چارەسەرەکرێ. لەم ماوەیە پیا ماقوڵان و ڕۆشنبیرانی خورماڵ کۆبوون و ڕۆشن بۆ لای مدی ناحیە خراپتر بوو، چاکتر نەبوو. هاوڵاتیان دەڵێن حکوومەت پێشووتر بانگەشەی فرۆشتنی کارەبای بە مووسڵ و عێراق دەکرد، بەڵام هاوڵاتیەکانی خۆی بێبەشن لە کارەبای بەردەوام و تەنانەت لە شەو ڕۆژێکدا چەند سەعاتێکەیە. بەڵام لە کاتی ئینتیخابات و دووبار ئەم جەماوەرکە دەنگی متمانەیان داوێ بە پارتی و یەکێتی لە دوای ئینتیخاباتەوە یەکسەر کارەبا زۆر کەم بووەتەوە. ئێستا مەسەن ئەمڕۆ کەوای لێ هاتووە لە سەعات 3 دێتەوە تا سەعات 8، لە سەعات 8 قەتع بێتەوە بۆ وابزانم سەعات 1 دێتەوە تا 3. وەزعی کارەبا لە منتیقەی ئێمە و لە سنووری ناحیە خورماڵ زۆر خراپ بووە. دیارە ئیتر پارتی و یەکێتی جاوا پاداشتی خەڵکە دەنەوە کە متمانیان بەدەستێناوە لەلایەن. نازانیم وەکو مەتەڵی لێ هاتووایان بڵێ وەکو هەر کارەباکەش بکو حکوومەتەکەی لێ هاتووە تۆ وەرە حکوومەتەکە و چەندێک خۆی چاکردووە تا بە تەمابی کارەبا بۆ چاکات. هەنی کارەباکەشی وەکو خۆی لێ کردووە، کارەباکە ئیسیفادەی لێ ناکرێت. نازانی ئەڵێ چاوشارکە لەگەڵاکە، ئەڵێ یاری لەگەڵاکە تانی 10 دقیقە هەیە ئەڕواتەوە دوای 10 دقیقەی کەنجایەتەوە. دەسەڵات و حکومڕانی کوردی تا ئێستا نەیتوانیوە خزمەتگوزاریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیەکانی دەستەبەر بکات. تا ئێستاشی لەگەڵدا بێت خەڵک شەقام دەگرێت و تایە دەسووتێنن بۆ داواکردنی کارەبا، بەڵام هەموو ئەو فشارانە کار لەسەر حکوومەت ناکەن و هاوڵاتیانیش دەڵێن لاست داواکاری و خواستە سەرەتاییەکانی ڕۆژانەش حکوومەتێکی بێباک و کەڕ و کوێرمانەیە، نە هیچ دەبینێ و نە هیچ دەویستێ لە کێشە و گرفت و مەعاناتەکانی خەڵک. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خوورماڵ.